دوای تێکشکانی سوپای عێراق لە کوێیت خەڵکی باشووری کوردستان لە 5 سەی 1990دا ڕاپەڕین و دەسەڵاتی باسییان لەو ناوچەیە وە دەرنا. هێشتا مانگێکی تەواو بەسەر ڕاپەڕیندا تێنەپەڕی بوو. سوپای عێراق هێرشی کردەوە سەر کوردستان و زۆربەی ناوچەکەی گرتەوە. بۆ هۆیەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی کوردستان ئاوارەی سنوورەکانی ئێران و تورکیا بوو. چەند مانگێک دواتر جارێکی تر خەڵکی کوردستان ڕاپەڕینەوە و زۆربەی ناوچەکەیان لە دەسەڵاتی بەعەس سەندەوە. هێرشی سوپای بەعەس بۆ سەر ناوچە جیاجیەکانی کوردستان بەردەوام بوو. هەر جاری پەلاماری شوێنێک دەدرا یان ناوچەیەک بردومان دەکرا. وەک فشارێک بۆ وەستاندنی هێرش و بردومانەکان و چەند داوایەکی تریش ژمارەیەک هاوڵاتی شاری سلێمانی بڕیاری مانگرتنیاندا. چوونە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لێ بەیاننامەکەمان نووسی کەسی لێ نەبوو بەس خۆمانی لێبووین. ئەگەر وەریان گرتین لێرە وەریان گرتین وەریان نەگرتین لێ ڕوین بە پێچین لە تورکیا دانیشینمانەگری. سوور بووی لەسەر خۆبەری بەکوش لێرە بۆ قەزەیە بۆ قەزەی کورد کە دای ماپێشی ڕەوای خۆیەگات. بەڕۆژنامە نووسەکەم وت چمدایەکیان لێت دەبوورەوە. لە قوتابخانەکەی ئێمە داوا هەز دەکەم 5 کەس بووین بەشداریمان لەو مانگرتنەدا کرد. من وتم هاتووم ناگەڕێمەوە چۆن هاتووم لێرە مێنمەوە. تا مەسرۆی ئەوە بووم کە ئێمە بتوانین چۆن دەنگی خۆمان بگەێنین بە دەرەوەی کوردستان. وەڵاهی تابوتمانە گۆڕێەوە. جیاوازی نەبوو لە بینی حیزبەکانە و لە بینی ئەمە سەر بەوەی و سەر بۆی هەمومان بووبووین بە پارچێ لە داواکاری گەلی کورد. لە حوتی دیا بوو تۆبارانی شاری سلێمانی کرا ئەوە بوو یەکێ لە تۆپەکان کەوتە نەو مەکتەبێکەوە مامۆستا عایزەت و مامۆستا خوشکێک مامۆستایەک ناوی خاتۆزین بوو شەهید بوو. ئێمە وتمان کەواتە حیزبی بەعەس دەتوانێت دەست درێژی بکاتەوە سەر هەرێمی کوردستان دووبارە داژی بکرینەوە. منم بیرۆکەیم لەگەڵ کاک کامەرانی مانگر باس کرد ئەوش لەگەڵ کاک بەجێ تا باسی کرد. کاک بەجێ ژێکێکە لە پێشمەرگە قارەمانەکان و ڕێخستنە دێرینەکان 13 کەس بووین بەڕێکەوتین چوونە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لێ بەیاننامەکەمان نووسی کەسی لێ نەبوو بەس خۆمانی لێبووین. نوێنەری نەتەوەی گرتوەکان هاتە دەرەوە بەیاننامەکەی خوێنەوە چۆژورە و هاتەوە دەرەوەتی ئێمە بەیاننامەکەمان خوێنێتەوە دەستان خۆش بێ ئێمە ئەگەێنین بە شوێنی ئاسایی. ئێمە شتمان ناڕێن تاکو جواب وەرنەگرین. وتی ئاخر چێکەنەوە وتمانمان نەگرین نەخواردن تی ئەمرن تمان با بمرین لەبەروی خەڵکی کوردستانەمەی خەریکان برێ. باشە کە هاتە دەرەوە پێی بڵێ بابێ بۆ لام ئیشم پێیتی. ئێمە بتوانین لەم ڕۆژگارە بتوانین شتێک بەدەست بێنین زیاتر لەوەی کەوا بەدەست هاتووە لە خەباتی چەکداری و سیاسیە. ئەویش خەباتێکی مەدەنیە بتوانین لە ڕێخەباتی مەدەنیەوە دەنگمان بگەین بە دنیای دەرەوە و نەتەوە یەکگرتوەکان. ئێرە وەختی خۆی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لێرە بوو گەڕەشی ڕزگاریە. ئەو شوێنەی کە هەڵمان ژامانی تابگرین ئەم شوێنە بوو. لەم شوێنەوە یەکەم خەباتی مەدەنیانەی گەلی کورد دوای ڕاپەڕینە مەزنەکە دەستی پێ کرد. ئەم شوێنە سەرەتا هیچی لێ نەبوو کەسیش تەوەقعی ناکرد ئەو شوێنە دەرچێکە ئێستا لە ناو وێنەکانە ئایبینن. کاتێ ماتینە ئێرە دووسێ تابوتمان هێنا چوینە ناو تابوتەکانەوە هیچی کەی لێ نەبوو کەسی ژاگای لە ئێمە نەبوو. من دووەم ڕۆژ بوو 13 کەس بوون بە منەوە بوون بە نەوەڵا 12 بوون بە منەوە بوون بە 13 ژمارەی دەستم 13 بوو کە ژمارەیان بۆ دانێ دکتۆرەکان لە ژوورە بۆ سەر سەعاتە فەحسیانە کردنیان بینی لە ژوورێک. ئەم گەڕەکەسە ناوی گەڕەکی مانگرتوەکانە بەداخەوە بڕیاران نابەوە شوێنە بکەن بە باخێک و لەو باخەیە
ناوی بدەین باخی مانگرتوەکان و بتوانن پەیکەری شتێکیشی تیا دروستکەن بەڵام تا ئێستا هیچ جێبەجێ نەکراوە لە نەوەیە کۆ نەبینێ ئەو ئێستا بینیم بە ماڵیەوە ئاوا بێژنا نەمەبینی لە نوێ کۆ نەبینی دوای 22 ساڵ 23 ساڵ کە کەسێکی بەڕێز کە کەسێکی خۆشەویست دوور بێت لە شوێنێکە یەکتری بگرنەوە کە لەو شوێنە یەکتریتان ناسیەوە زۆر زۆر خۆشە. ئەم سیانسە کەسە پێگاتبوو لە خوێنکار و پێشمەرگەی دێرین و ڕێخستنی دێرین و شەریحەکانی یعنی لە هەموو نمونەی شتیا بوو هاوڕێ کۆم بووین یەکتریمانە ناسی سیقەمان بە یەکتری هەبوو بەڵام لە پێنجەم کەسەوە بۆ سیانزەهەم کۆمەڵێک کە سوکاری کاک بەجێت بوون کە دەرەویانی بوون. ئێمە 12 کەس بووین هەمومان خاوەزا و پورزایەک بوون خەڵکی ئەم دوو دەرەوانە بووین دانیشتین ئەمتر بازێ بەیانات و شتی و ئەمانەمان هەبوو شەو دانیشتین باسی ئەومان کردوتمان بەیانی چین دانیشین ئەگەر وەریان گرتین لێرە وەریان گرتین وەریان نەگرتین لێ ڕوین بە پێچین لە تورکیا دانیشینمانەگری یعنی ئەو کاتێک کە من مانم گرتووە یعنی تەمەنم لە 62 ساڵ بەرەو ژووتر بووە لە هەمووشیان گەورەتر بووم بەڵام لە دوای سیانزەکەەوە هێواش هێواش خەڵک حەزێک کرد ئەژمان بگرێت زیای کرد ژمارەکەی گەشت بە 24. کاگەری ئەگەر لە سیارەشت بێت بە خەڵت ڕانەوەستێ باشە نێتە پێشەوە. من تەمەنم 15 ساڵ بوو کە چوومە ناماگرەکانەوە لە هەمیان مناڵتر بووم لەگەڵ برادێکمان بووم بەناوی هەڤاڵی عەلی فەرەجەوە لە توی مەلیک دوکانێکە بوو برادرمان بوو باسی مەوزوعی ماگرەکانە کرد کە چەند کەسێمانیان گرتەوە نان ناخۆنون بەڕاستی من وشەکەی بە نسبەت منەوە وشەیەکی نامە بوو چونکە نەمبیستە بوو نەمزانی بەڕاستی مانگر مەبەستەکە چییە کە تیان گەین لەبارەی ئەوەیە نان ناخۆن لەبەری وێنان و دژاتی حکومەتە دەبن دژی حکومەت بە چەند ئەخایەنێت کە گەڕێن نەمانەزانی بەڕاستی بە تەکسی چونە ناو ماگرەکانەوە وەریان گرتین بەدڵێکی خۆش و ئەو شەوەی کە بڵێن ئەو ماگرتنە دروست کرابوو من لە ماڵەوە گوێم لە رادیۆ گرت تی کۆمەڵی لای شاری سلێمانی لە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان مانیان گرتووە منیش لەو دەقەیەوە ئەوە چووە خوێن و خولیامەوە بیرم کردەوە بەیانی یەکسەر بچم بۆ ئەو شوێنە بەیانی زوو هەڵسام و چوون بۆ ئەو شوێنە کە چوم کۆمەڵی برادەری و لاو مانیان گرتبوو منیش سڵاوم لێکردن و تەکلیفم لێکردن وتم برای براکان برا بە ڕێزەکان ئەتوانە منیش بەشداری بکەم لە ماگرتنە سوپاسیانەکەم استقبالی منیان کرد و منیش داخلی ئەو مانگرت نەبوو. ئەو داواکاری کە بەلامانە زۆر زۆر گرنگ بوو خەتی هێڵی 35 بوو بۆ ئەوەی کە سەرکێشەکانی حیزبی بەعەس بە ئاسمانە نەتوانێت کوردستان دیسانەوە بۆم باباران بکە و سەرکێشی بکە ئەو خاڵەت زۆر گرنگ بۆ جەختمان لەسەر کردەوە خاڵێکی تریش کە بەلامانەوە گرنگ بوو بڕیاری 688 بوو خاڵێکی کە کۆمەڵێک کەس لەو کاتەیە کە ئێمە مانمان گرت بوو لە زیندانەکانی بەعەسدا بوون چارەنووسیان دیار نەبوو ئایا لە سێدارا درێن پێویستە بە زووترین کات ئەو زیندانیانە بەرەڵا بکرێن خۆشبەختانە لە کاتی مانگرتنەکەیە بەرەڵاکران پێشەوەی بچنەوە بۆ ماڵەکانی خۆیان هاتن بۆ شوێی مانگرتنەکە. نۆت بەرامبەر بە خۆراگەوەیش بوو لە داواکارەکان ئێمە ئاوەرەکانی کەرگوو لە پێنج جوێن و سەیرامەنوان گەڕیانەوە لە ئەمنە سوورەکە و لە پاڵاس شوێنیان بۆ نیشتەجەکردنەوەیشی بوو لە داواکارەکان ئێمە لە پێنان بۆ شۆڕشی ماگرتوەکان شەپۆلی مانگرتنەوە بۆ پشگیریشی پەڕیەوە بۆ شار و شارۆچکەکانی تر لە ڕۆژی حوتی 12 بوو بیرما کاتژمێر هەشتی سەر لە بەیانی کە چوین بۆ قوتابخانە ئێمە ئەو کاتە خوێندکار بووین لە ئامادەی هەولێری کوڕان ئێمەش بەشداریمان کرد وەکو ڕێپێوانێک بۆ بەردەم بارەگای UN لەوێ کۆمەڵک گەنج بڕیاری ئەوەیاندا کە
مان بگرین هەم وەکو پشگیریەک بۆ مانگرتوانی شاری سلێمانی هەم بۆ زیاتر بەرفراوانکردنی سنووری مانگرتنەکە بۆ ئەوی بتوانین فشاری زیاتر دروست بکەین. لەبیرمە لەو ڕۆژێکە دەستمان بە مانگرتن کرد لەو ڕۆژە لەگەر کۆمەڵێک لە تەڵەبەکانی مەکتەبێ پێکەوە بووین. ئێرە عنکاوەیە ئەمە منەزەمات لێرە بوون لە عنکاوە ئەمە بارەگای UN بوو ئەو کاتە لێرە بوو ئەو نەخۆشخانەی بەرامبەر بوو لەبەردەم بارەگای UN لێرە ماگرتنەکە بوو لەسەر ئەو شۆسەیەکە دانیشتبووی خەڵکەکە لەم لاوە دەهات کە لە لای هەولێرەوە دەهاتن و تیپی مۆسیقا و ڕادیۆکەش لێرە بوو ڕادیۆ لۆکاڵیەکە لە دوای ماگرتنەکەوە ساڵانە حەزم کردێ لە ساڵیادەکە ئێرە ببینمەوە بەڵام ئیدی دەرفەت نەبووە تا ئێستا ژێرم نەدیتەوە ئەوە سوپاسی کاکەژار دەکەم کە توانی ئێرەمان بۆ بدۆزێتەوە بەڕاستی ئەمن دەیان جاریش بێرەدا هاتوون بەڵام نەمزانیە ئێرەیە لەبەروی گۆڕانکاری باشی بەسەردا هاتووە. لە هەشتم ڕۆژیا بردمیان بۆ خەسەخانە تقریبی 6 سعات هەشدە بتەڵ ئاویان تێکردم. جار حاڵی تەندروستیم تێک چوو لەوەش خۆم چووم کە بەوەش خۆم هاتمەوە دکتۆر و سستەرەکان خەریکی ئەوە بوون کان لەم لێدەن بەڵام من قبوڵم نەکرد. بیرمە بڕحان خۆشنا و سرودی دەوت هەتا ئەوەندەی سرودەکەم ئاگا لێ بوو سعات 12 شەو بوو دانیشتوین ئیتر کاتێک چاوم هەڵێنا لەسەر قەرەوێڵەیەک ڕاکشابووم ئاوم بەسەرەوە بوو بورا بوومەوە لێرە چاوم کرایەوە نازانم کاتەکەی چەندی کێشا بوو. خۆمێکێکمدانە دەست پێنجەم ڕۆژە بورامەوە بە بوراوی بردیانم بۆ خەستەخانە تدوتیاوتیانە بێت مێنی تۆ نەچێ وتم قبوڵم نەکرد ئاوم تێکرد کانۆ لەو شتەکەم دوڕان هاتمەوە بۆ لای برادەرەکان. تا یەکەم ڕۆژ کەس نەهاو بەلامە تەنانەت من کەسکارەکەشم نێزانی کە منمانم گرتووە بۆ دووەم ڕۆژ چەند هاوڕێکی خۆمان هاتن لە سێم ڕۆژ هەتە قەرەباڵق بوو کە قەرەباڵق بوو هێواش هێواش شتەکە وای لێ هاو دەنگایەوە لە تەلەڤیزۆن کە پیشانیە هەموو خەڵکی سلێمانی هات هەموو خەڵکی سلێمانی لە چوارەم ڕۆژەوە لەگەڵمان نابوون تا ڕۆژی بەداین بە خسخانە. کە بیستمانە و کۆمەڵە گەنجە بە کۆمەڵە خەڵکە بە هەڵوێستە لێمانیان گرتووە ئێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن خەڵک بگەینێنە لای ئەوان شێوازی بانگوازمان بیرێتەوە کۆن هەتا بۆ فیلمی سینەمایەکانیش کە بە ناوشارە بیرمانێت بە عەرەبانەی دوو ئەسپی و گەڕاون بە دەوڵە زۆرناوە توێن ئەمڕۆ لە فڵان سینەما ئەو فیلمەیشەکە ئەو شتانەمان بیرکەوتەوە ئەو بۆ ئێمە گروپێکی مۆسیقا چوونە سەر سیارەکەی ئەو ئیتر لە هەر شوێنەکە ڕۆشتین خەڵک زیاتر ئاپۆڕاکە زۆرترە بوو جەماوەرێکی زۆرمان لێکۆ بۆ بەڕێگاوە کە چوونە لای ماگرتوەکانی ئەنی بەڕاستی ئەتوانم بڵێم ئەگەر لەم سەردەمان وایە مەگەر بانگاوازێکی زۆر گەورە بکەی ڕێکلامی بکەی لە کەناڵێکەوە بەو شێوەیە بتوانی ئەو قەرەباڵخی و ئەو جەماوەرە زۆرە لەگە خۆتا بەری بۆ ئەو جێگایە ینی بیانی چاو دەکردەوانێ پڕ لە خەڵک ینی زیاد لە حەد شەو عینەشت نیوەڕۆ عینەشت کەس ناڕۆشتە ماڵەوە بارانە باری لێ ڕاوەستا بوون ئەو خۆراکەی کە جەماوەر بە ئێمەی دەبەخشی و ئەو دەرمانەی کە جەماوەر دیدا ئێمە زۆر لەوە گەورەتر بوو کە ئێمە هەست بە معانەت و ناخۆشی بکەین. لە چاوی ئەو ماگرتوانە هیوا و ئاوا دەخوێندا من ئەوسا ئەحساسی خۆم نەمەزانی یعنی تووشی مەستی ئەلەستی بووبووم یعنی پیاو بەبێ مەی سەرخۆشە بێت من ئەوها تووشی مەستی هاتبوون لەنا ئەو قەڵەباڵقی و لە ئەو مانگرتوانە ئێمە وامان لێ هاتبوو بیرمان چوو بۆ کە خواردن چییە ئەزانی ئەو خەڵکە دەبینی لەنا ئەو قڕا و باران و سەرمایە لە هەموو شار و شار و سکۆلادەکانەوە بە پێ هاتم بۆ لای ئێمە
پیاوێک لە تەنیشتم دانیشت بوو دکتۆرەکان قسەیان لەگەڵ ئەو دەکرد دەمی دووری بوو بە دەرزی هەمووی دووری بووە ئەوەندەی هەوڵیان لەگەڵ دەدا با دەزوەکە بپسڕێنی نابێت دەمت بدووریتەوە دەیوت نەخێر من قبوڵم نییە تەسەورکە ژنێک هاو لە گەرمیان و بە پیاتە بوو دەمی دووری بووە زۆرمان لێکم خۆم زۆر یەکم لەوانە زۆر دام لێکم تەقەڵەکانە لێکەرەوە بۆی خواردن وەرگشت قبوڵی نەکرد کەسێک لەوانەیە کە هەستم نە بە برسێتیەکرد نە بە تیونێتیەکرد کە ئەو خەڵکە ئیسیجابە و جوانی ئەو خەڵکە مەبینی لەسەر ئەو جادەیە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەموو چینی و توێشەکانەوە بە مامۆستا و قوتابی و خوێندکار و بە هەموو نوعەکانەوە بە هەموو چینە فەقیر و هەژارەکانەوە پشگیری ئێمەیان کرد لە دەوری ئێمە کۆبوونەوە نەنەری نەتۆیەگرتوەکان وتی من لە زۆر شوێن کارم کرد بۆ نەتەوەی گرتوەکان لە زۆر وڵاتە وتی بەڵام گەلی ئاوا گەورەم نەبینیوە گەلی ئاوام نەدیوە کە ئەوە نەتینەوە بە ئازادی بوو بە مەسرح ئەو ماڵە ئەو ماڵە بوو بە مەسرح زۆربەی زۆریان لێەوە قسانە کرد ئە لێرە شۆ خەڵک گوێ کرد ئەوەی کە خزمەتی ئێمە شێکرد ئەویش بێتە ژوورەوە هەل لێرەوە ساترێکیان دروست کرد بوو ئاپۆلیس بوو ئەمە خێمەکەی ئێمە بوو ئالەیا بوو لە بەردەمی ئەو ماڵە بەڕێزای ئەو ماڵە هاوجان چۆن باشی ئەمە شەکە لە هەرە دڵسۆزەکانی ئەم گەڕەکە کە وەکو ئێمە مانگەشت و وایش خزمەتێکردین بەخۆی ماڵم ناڵێەوە السلام عليكم جلسخانەیەکێکە لەو خانمە بەڕێزانی کە لەو ڕۆژە وەکو خوشک و دایکی خۆمان تەعاملی لەگەڵا کردین زۆربەی قورسایی ئەممانگرتن لەسەر ئەم ماڵە بوو بەڵام ئەم ماڵە نەیان نەبوو بێزگەلەوە بەعکسەوە هەچی بە هەموو شوێ خزمەتی ئێمەیانە کرد وڵا بەردەرگا تەبان گیرا بوو ڕێگای مەکتەبی مناڵەکان هەمی گیرا بوو ڕێگایان نەبوو بەس بەلامانەوە احتیاتی بوون پێمان وتمان بەسمی ساڵا ئەم مەسەلەیەکی بێ بۆ کردووە بەس کاکسەریاسم نەناسیە وڵا چونکە ئیترەوەتی ڕۆستۆ نەمان بینیوەتەوە زعیف بووە و کاتەوە مناڵ ئیتر نەمادی تابوتەکەی من زۆر جوان دڵم ناوە بیان بە کەس بە ساز دروست کرابوو هەلا دانرا بوو زۆر مەحاوەلیانەکەن بیان بیگۆڕمە نەمەگۆڕیەوە دڵم زۆر پێی خۆش بوو ئەوەی چێ بوو لە پرسیارەکانی مدیری نەتەوەی گەتۆکان لە ئۆفیسەکەی سلێمانی وتی ئەو تابوتانە چییە؟ وتمان ئەو تابوتانە پیشانانی ئەو ویستی ناخی ئێمەیە کە ئێمە تا مردن مانەگرین تا داواکانمان جێبەجێ بێ خاڵێک بوو وەرچەرخانێکی سیر بوو بەلای ئەوانەوەکەوە کەسانی وا خۆی بەدەستی خۆی شوێنێک مەکانی خۆی بزانێکەوە مردنە دوای ئەمریکا ئەممانەگرێ بە دڵنیایەوە من وەکو خودی خۆم قەراری ئەوە مابوو کە بە هیچ شێوەیەک لەو تابوتەنە ئێمە دەرەوە هەتاکو ئەو کاتێک کە یا ئەمرین یا ئاواتەکانمانێتە دی ئەو کاتە دەفتەری یادگاری خەڵک زۆر بوو ئەو لە ناو مانگرتوان دەفتەری یادگاری هەبوو هەمووی وەسیەتی ئەو وەسیەتیکانیم ئەوە نووسی بوو کە من ناژیم ئەم دەفتەرە دەفتەرێکی یادگاریە کە ئەو کاتە لام بووە ئەو ڕۆژانەی مانگرتن بەشێکی زۆر لەو هاوڕێیانم شتیان تیادا نووسیوە شعوری خۆیان تیادا دەربڕیوە و هەندێک لە بیرۆریەکانی خۆشمی تایە کە ئەو کاتە کە نووسیومەتەوە بەلای خۆمەوە وەکو شعوری خۆم شتێکی دانسقەیە کە ئەوانە شتیان تیادا نووسیوە مانگرتوەکان هەندێکیان بەداخەوە شەهید بوون پێشمەرگە بوون هەندێکیان لە شەڕی ناوخۆ شەهید بوون. بیرۆکەی کاگنۆشیران مستەفا بوو بانی کردین چەند برادێک و بانی کردیوتی چۆن بتوانین ئەمەی کە لە کوردستانە گوزەرێت چۆن بیگەینە دەرەوە ئەو بۆ ئامادەکاریمان کردوانە من ژمارەی زۆر تەلەفۆنی ئەو برادرانم کۆ کردەوە پیاکرا لە ڕێگای خێزانەکان و ئایلەکانی کە لە سلێمانیا بوون ئێمە ئەو شتانی کابوو کە دۆکۆمنتانەی کە لامان پەسەند و لامان مەبەست بوو کە بگاتە شوێنی خۆی هەمومان کۆ کردەوە نۆ کاتە کاگ ئاسۆقەڵ و ئاسۆی عەزی میرزا کەریم پیکابێک چێ بوو کاگا کۆ پیکابەکە یازام لێ قڕی چەند برادێک بووین چ لەوانە کاگ عەزیز و عەزەت چاوشین بوو لەگەڵ ئارازی شەم حەما بوو بە قاچاق چوینە ناو ئێرانەوە بە شتەکانەوە ئیتر ئەو زەرفانە بەپێی شوێنەکان جامان کردبەوە
نردنیشی تۆزە قورس بوو هەموو بەریدێک دارێکی تایبەتە بووە وای شتەکانی ببینیە خۆی خستە زەرفەمۆری ئەکرد هەبواەتی لە وشتی بێگەوانەمان چاپ کردێتەوەی مەبەسمان بێ هەندێشتی لێ دەربێنیشتی تری تێ بکەین و ئەمانە ینی جوودێکی باشمان کرد توانیمان لە خلالی چەند ڕۆژەکە هەموو ئەو برادرانەی کە هەن لە وڵاتانی هەموو ئاگادار بکەین ڕەتفعلەکەشە لە خلالی چەند ڕۆژێک دوای ئەوە ئەو بوو بەدەیان خێمە هەڵدرا لە شارەکانی ئەڵمانیا لە سویدا بانگەواز کراکە شتێکی وا هەیە خەڵکێکی زۆر و علامێکی زۆر و کاتە هاتنە سەرخەت تەنها کەوێنانەما چۆ دەرەوەی وڵات سەدرترین ئاخاخاندێکی بوو لە هاوڕێەکانی لە نەتەوەی گرتوەکان بوو لەگەڵ مامزەلان ئەڵێ جۆمان لە دەنگ و ڕەنگی مانگرتوەکاتانە بۆیە محاولاکەین بە زووترین کاوەڵام بینەوە. دایک وتی ناترسید بمرین ئەوە خنا ناخۆن ئێوە تۆ نازانین چەند ئەخیانە کاتەکەی خۆشحاڵ بووتی بمێنرەوانێگە کوڕی من بیت ئەتپێرم بەدەست بەخوا چیت لێ ئەمێنیان ئەمێنی بەڕاستی ئەوەنە تامەسرۆ گەمە شوێنە بیرم لەوە نەکردەوە کە ڕخسەت لەوان وەرگرم بە باید ڕخسەشم لێ وەرگتنە بەڵامی داوایە چوم تو احتیمال ئەوان ئەرقلەیەکم بۆ دروستکەن مناڵەکان بگرین بە دوامە منیش هەست و سۆسی ئەوان وام لێ بکە کە نەتوانم بچم ئەو کارە بکەم. باوکم ئەوەندەی وت کە گرنگ ئەوەیە خۆت قەنەعەتت پێی هەبێ و سرم پێت بەرزە. دایکیشم هەموو ڕۆژێک دەهات بۆ سەردانم بەیانی ئەواران بەڵام نەیوت وەرەوە بۆ ماڵ. هات عەبایەکەی بەسرم دادا پسکویتێکی لە ناو سینگم کرد. منیش پسکویتەکانم دەری ناو فڕەمدا سەرزادەکە. ئیدی ڕۆژنامەنووسان لەوێن دەرزۆر بوون دایکم ڕۆی گریا و ڕۆی. بەڕۆژنامە نووسەکەم وت تم دایکیان لێت دەبوورە لێم ببوورە دایکی پێگوتیمە نانمەخۆ ناتوانم قسەی تۆ بشت سکویتی تۆ بخۆ. پێش ئەمە خەڵکیش کە هەبوو مانیان گرتبوو بەڵام کەس نەیدی بوون لەبەرەوەی لە زیندانەکانی ناو زیندانەکانی دوژمنانی کووردا بوون لە ئێران و لە عێراقا و لە تورکیا و لە سووریا ئەمانە بەڵام ئەوەی ئێمە بەبەر چاو بوو لەبەرەوەی ڕاگەیاندن هەبوو توانی بیگەێنێ بێژگەلەوە ئەو شوێنی کە ئێمەژمانمان تیاگرت بوو ئۆفیسی نەتەوەی گرتوەکان بوو لە شاری سلێمانی. ئەمە کورد بۆ خۆی بۆ داوای خۆی لەسەر داوای خۆی هاتە سەر شەقامەکان گەورەترین ڕێپێوانی ئەنجام دەدا. بەڕێز مامجەلال خۆی هەڵیسانین چۆ هەولێر مامجەلال لێەوە هەڵیسانین وتی داواکانتان هەموو گەیشتووە بە نەتەوەی گرتوەکان من لە ڕێگای پەیوەندەکانی خۆمەوە هەموو ئەو داوایانی کە ئێوە جێبەجێ کراوە پێتان ڕاگەێنم. ئەو بوو مامجەلال ختابێکی زۆر جوانیە سیرمان کرد داواکاریەکان هاتوۆتە دی ئەوەی ئێمە مەبەستمان بوو گەیشت ئێمەش یەکسەر کۆتاییمان پێهێنا. دوای ئەوەی جەنابی مامزەلال وتارەکەی پێشکەش کرد ئیتر خواحافیزیان کرد و خەڵکیش بڵاوی لێ کرد و ئەمە گەیشتە نزیکەی کاتژمێر 5 ئێوارە ئێمەیان برد بۆ نەخۆشخانەی ڕزگاری. من ئێستا لە ناو شاری سلێمانیان ناسراوم بە نەورۆزی مانگەر ئەو نازناوە ئەوە بە ئەبەخشە بە من شانازێکی گەورەیە بۆ خۆم و بۆ مناڵەکان بوو. بەڵێ ئەگەر لە منتیقی قراخال بە هەر کەسێ بڵێ حەمەکەری مانگر کامێ لە تەمەنەکانە پیان بڵێ ئەم ناسن بەس خوێر خۆم خۆشحاڵم بە سراسی مانگر لەبەروی خەباتێکی جوان بۆ لە کاتی خۆیان هیچ کاتێک دی پەشیمانیم. یەک لەو مەتافانەی شانازی پێوە دەکەم ئەو ڕۆژانە بوو کە بەشداریم لەو مانگرتنەدا کردووە. بەڕێز مامجەلال ئێمە کە چوومە ماڵەوە داوەتی کردین بۆ قەڵاچۆڵان وتیەوە هەموو فاکس و نامە و شتی ئێوەی هاتۆ بە منەوەی ئێوە کردوتانە من چەند ساڵە خەباتم کردووە بەقەدەوە نەمتوانێت دەنگی کورد بگەێنم بە هەموو ئەوروپا هەموو عالم بێتە دەنگ لەسەریەوە.
Salama bin